بەڵێ لە پێش ناوڕەکە باسمان لەوە کرد کە هەندێک هونەرمەندی دیار هەندێک کەس کە لە درامای کوردیە لە مێژووی درامای کوردیە کاریان کردو ناوێکی دیارن کێک لەوانە هونەرمەند جەلیل زەنگەنە کە ناوێکی دیارە کە ئەکرێت بڵین شێوازی گێڕانەوەی چیرۆکەکانی جیاوازە زمانی گێڕانەوەی چیرۆکەکانی جیاوازە هەر بۆ مەبەستە ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستان پانێڵێک ساز دەکات پانێڵەکە بە ناونیشانی جەلیل زەنگەنە ڕەوتی جیاوازبوون لە درامای کوردیدا وەکو وەرزانین کە درامای گەردەلوول درامایەکی دیارە هەمومان بینەری ئەو درامایە بووین بەڕاستی درامایەکی جیاواز ئێستاشەوە کە کورتە ڤیدیۆی ئەو درامایەدا ئەنرێتەوە هەمومان هەر بینەری هەرکە گوێمان لە ناوی گەردەلوول لەبێ یەکسەر ناوی مامۆستای گەورە جەلیل زەنگەنەیە بە گوێمانە لەوەی کە درامایەکە هەر لە مناڵەوە کاتێک کە سەیری ئەکات کە ئێستش دووبارە ئەکرێتەوەوانە دووبارە ئەمنەوە نوێیە بینەرێکی پاشی ئەم درامایەن و ڕووداوەکان زۆر بە جوانی ئەگێڕێتەوە. ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستان بە هاوکاری ڕێد ئیڤنت پلانەر پانێڵێک بە ناونیشانی هونەرمەند جەلیل زەنگەنە ڕەوتی جیاوازبوون لە درامای کوردیدا ساز دەکات. بەڕێوەبردننی پانێڵەکە لەلایەن کوردستان ڕۆفۆ دەبێت و چەند تەوەرێک لە پانێڵەکەدا دەخرێتە ڕوو لەلایەن چەند پانێڵستێکەوە کە ئەوانیش هونەرمەند یاسین قادر بەرزنجی و نووسەر و ڕەخنەگەر حەمەسوەر ئازیز دەبێت. تەوەرەکانیش بریتین لە پێگەی درامای کوردی لە کەرکووک. جەلیل زەنگەنە لە نێو ئەو کاروانەدا هەروەها جەلیل زەنگەنە و هونەری گێڕانەوەی مێژوو. ئەم پانێڵە لە ڕۆژی دووشەممەی داهاتوو 8 سعات 6 ئێوارە لە تەلاری سەردەم کافەی سینەما سالەم ساز دەکرێت.